یەکێک لەو تایبەتمەندیانەی کە شاری کۆیی پێدەناسرێتەوە بوونی ژمارەیەک شاعیر و هونەرمەندە کە لە سەردەمی خۆیاندا و لە ئێستاشدا کاریگەریان هەیە لەسەر هونەر و شعری کوردی. یەکێک لەو کەسایەتیانش حاجی قادری کۆیە لە ناوەڕاستی شاری کۆیەدا وەک ڕێزێک بۆ ئەو شاعیرە پەیکەرێکی بۆ دروست کراوە، بەڵام لە بەدووادا چوونێکی یەناڵتیدا دەردەکەوێت کە ئەو پەیکەرە حاجی قادر نییە. ئەو پێکەرێکە لە کۆیە پەیکەری حاجی قادر نییە، پەیکەری حاجی محەممەدی میمگزایەتی. حاجی قادر میمگزایە لەگەڵ باپیرم حاجی محەممەد. حاجی قادر لە ئێمە نێزکە گەلێ گەڕاون بە دوای وێنەی حاجی قادرە، هیچ وێنەیەکی حاجی قادریان بەردەست نەکەوتۆ، بۆیە وێنەی حاجی محەممەدی باپیری منیان گرتووە. زۆرێک لەسەر چاوە مێژوەکان باز لەوە دەکەن کە حاجی قادر لە تیرەی دەربەندیەکانە. ئەو تیرەیەش لە ڕۆژهەڵاتی کوردستانەوە هاتوون و لە سنوورەکانی کۆیە نیشتە جێبوون، بە تایبەتی گوندی ئۆمەر گومبەت. حاجی هەر لەو گوندە لە ساڵی 1815 لەدایک بووە و خانەوادەکەی بە مەبەستی ئاژەڵداری هەواری خۆیان دەگۆڕن و لە گوندی گۆرقەرەز نیشتە جێ دەبن. حاجی قادر لە تیرەی دەربەندی بەپێی ئەو نووسراوە و دەستنووسانەی کە هەیە مامۆستا مەسعود محەممەد و مامۆستا گیوی مکوریانی بەڕێز عیزەدین مستەفا ڕەسوول ئەمانە ئاماژەیان پێداوە کە لە تیرەی دەربەندیەکانە و مامۆستا گیوی مکوریانی دەڵێ بە شێوەزاری لۆڕی قسە دەکەن کە گوایە ئەمانە سەرەتا لە دەربەندی زەهاوە هاتوون. حاجی قادر بە مەبەستی خوێندن ڕوو دەکاتە شاری کۆیە و لای مەلا ئەحمەدی ئۆمەر گومبەت خوێندوویەتی و هاوڕێی نزیکی مەلا عەبدوڵڵای جەلیلزادە بووە، بەڵام نەیتوانیوە لەگەڵ چەند کەسایەتیەکی ئەو سەردەمەی کۆیەدا بگونجێت، بۆیە ڕوو دەکاتە شاری ئەستەمبوڵ و دەبێتە مامۆستای منداڵەکانی بەدرخانەکان. ئەو پێکەری کەس حەزرەتی حاجی نەدیوە هەندێدیوە، بەڵام ئەوانش لەسەر شکلێکی پیاوەکی ئۆمەر گومبەتی داناوە. هەندێک دەڵێن شێخ بزەینیە، گوایە لە شعرێکی ناوی شێخ بزەینینە، هەندێک دەڵێن دەربەندیە. تا ئێستا بە لە ڕووی ئەکادیمیەوە لە ڕووی زانستیەوە ڕۆن نەبووتەوە کامیانە. ئەوەش پێویستی بە گفتوگوێ لادیبی ئۆمەر گومبەت دەداچی تاکید ئۆمەر گومبەتی بووە. حاجی قادر ژیانی هاوسەری پێک نەهێناوە و هیچ وێنەیەکیشی دەست نەکەوتووە، هەر لەبەر ئەوەش بووە پەیکەرێکیان لە شێوەی خزمێکی نێزکی حاجی کێشاوە و لەلایەن پەیکەرتاشێکی عێراقیەوە لە ساڵی 1972دا بۆی دروست کراوە. لە ساڵی 1897دا حاجی قادر کۆچی دوایی کردووە و چەندین جار لە ئەستەمبوڵ بە دوای گۆڕەکەی داگەڕاون تا بیهێنەوە زێدی خۆی، بەڵام تا ئێستا نەبینراوەتەوە. حاجی قادر لە دێرە شعرێکیدا دەڵێت تا ڕێک نەکەون قەبیلی ئەکرات، هەروە دەبنە خراپە ئاباد، ئەنواعی میلە لە گەورە تا چووک، خەمڵی وە مەمالیکی وەکو بووک. خالید محەممەد، NRT، گوندی گۆرقەرەت، زێدی حاجی.